دەڵێ پرسیارێکم هەیە بۆ مامۆستا فاتیح. مامۆستای گیان دەمەوێت قورئان بخوێنم بەڵام عەرەبیەکەم زۆر باش نییە بۆ تێگەیشتن. ئایا گوناهبار دەبم بەس بیخوێنمەوە؟ چونکە من گوێم لێ بووە لە هەندێک مامۆستا دەڵێن نابێ بەس بیخوێنیەوە بەبێ تێگەیشتن ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بۆ بکەیت. بەڵێ ئەگەر کەسێک قورئانی پڕبەرەکەت و بەخشش بێنێ تەنها بیخوێنێتەوە بەبێ ئەوەی تێی بگە ئایا گوناهبار دەبێ؟ بەدڵنیاییەوە نەخێر، بەدڵنیاییەوە نەخێر. چونکە ئێمە چەند قۆناغێکمان هەیە بۆ قورئانی پڕبەرەکەت و بەخشش. قۆناغی یەکەمیان فێربوونی قورئانە و خوێندنەوەی قورئانە. باشە ئەمە هەر تەنها قورئانەکە دەخوێنیتەوە. زۆربەی خەڵکی هەیە تەنها قورئان دەزانێت بخوێنێتەوە بەڵام لە ماناکەی تێناگە. کەواتە لە خاڵی یەکەمدا تۆ تەنها ئەوەی پێویستە لەسەرت بەرامبەر بە قورئان کە لە خزمەتیابی فێری جوان خوێندنەوەی قورئان ببی. قورئان وەکو خۆی لە لای مامۆستایەک فێر ببی و بیخوێنیتەوە. بەڵام لە قۆناغی دوای ئەوەدا هەوڵ بدەیت تێشی بگەیت. ئێستا وەسائلی تێگەیشتنی قورئان زۆر ئاسان بووە. ئەگە بتەوێ وشە بە وشە لە قورئان بگەیت کە ئەمان تەقریبەن حەقی خۆی نادا بە مانای فراوانەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش، تەفسیرێکی ئاسان بکڕا، تەفسیرێکی ڕۆشن بکرا، تەفسیری ڕامان بکڕا، تەفسیری مختصری کورتەی تەفسیری ڕەوان بکڕا، تەفسیری ڕێبەر بکڕا. ئەم تەفسیرە کوردیانەمان هەن. خولاسەی تەفسیری مامۆستای ناوی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس هەیە. ئەمانە لە یەک بەرگە یعنی تەفسیری تەوحیدی مامۆستا عەبدولقادری تەوحیدی هەیە بەڕەحمەت بێ. ئەمانە هەموو قورئانەکەت بۆ دێنن. تەفسیری ئەلمویەسەر هەیە کە کتێبخانەی تەفسیر کردوێتی. ئەمانە لە یەک بەرگە یعنی هەموو قورئانەکە لەگەڵ ئاەتەکە خۆیدا یان پوختەی تەفسیری قورئانی دکتۆر محەممەد بامۆکی هەیە ئەوانە لە بیرمان نەچێ. ئەمانە هەر یەکێک لەوانەکە بکڕی ئیسیفادەی خۆی لێ دەکەی. یعنی تا ڕادەیەک شارەزات دەکا بەرامبەر بە قورئانی پڕبەرەکەت و بەخشش. بەڵام ئەگە بتەوێت لەوە زیاتر تێبگەی تەفسیری تری گەورەشمان هەیە. ئەمە قۆناغی دووەم کە تۆ تێدەگەی لە قورئان. قۆناغی دوای ئەوە ئەمجا تەدەبور لە قورئانمان هەیە. یعنی ورد دەبیتەوە جوان جوان لە ماناکانی قورئان تێدەگەی هەندێک شتی لێ هەڵدێنجی کە پێشتر بە مێشکتان نەهاتووە. تەدەبور واتە وردبوونەوە لە قورئان، قوڵبوونەوە لە ماناکانی قورئان. بۆ نمونە من ئێستا نمونەی عەرزی جەنابتان کەم. ئێمە زۆر جار دەڵێن فڵان کەس چۆتە تەمەنەوە، حەقوانی ئەوەندە کۆڵ بە دنیاوە هەڵبگرێ. بابە تۆ هەمووی ساڵە تەمەنن نەماوە لە لێواری قەبرای پێویست دەکا باسی عەقدی بازرگانی بکەی بۆ 10 ساڵ و بە 5 ساڵ و بە 20 ساڵ. ئەمە خۆمان بە خراپی ئەزانین. بەڵام ئەگەر کاتێک لە قورئان ورد بوویتەوە تەدەبورت تێدا کرد بە وردی تەماشات کرد سەیرەکەی وانییە. بەڵگە لەکوێدایە؟ بەڵگە لە باسی ئەو دوو کچەدا کە پێشوازی موسایان کرد و موسا مەڕەکانی بۆ ئاودان وتیان ئێمە بۆیە هاتووینە ناو ئەم پیاوانە بە ناچاری بۆ ئەوەی مەڕەکەمان ڕانەمەڕەکەمان ئاودەین و خۆمان دوور گرتووە لە تێکەڵاوی لەگەڵ ئەو پیاوانە و قسەکردن و حیلکە حیلک و خۆسوکردن لەبەر یەک هۆیە و ئەبوونا شەیخون کەبیر. ئێمە باوکمان پیرە، جا نەکرد پیرە کەبیر زۆر بە ساڵدا چووە، تاقەتی نەماوە، قاچی نەماوە، بە گۆچانیش ناتوانێت بێ مەڕداری بکە، هەر ئەوەیە دەروژووری خۆی دەکا. ینی شەیخون کەبیر لە زمانی عەرەبیدا ینی پیرێکی زۆر بە ساڵا چوو کە کورد دەڵێ لەسەر لێواری قەبرە. بەڵام کاتێک کە لە قورئانە جەنابتان هەمووتان بە سەراتەکەتان بیستۆ خوێندوتانەتەوە دەگاتە سەر عەقدکردن لەگەڵ موسای گەنج و لاودا کە ببێتە شوانی ماڵیان، واتە ئەمە عەقدی ئیشکردنە بوو بە بواری بازرگانی بوو بە نووسینی عەقدێک لە نێوانماندا. دەفەرمێ ئەگە 8 ساڵ شوانیمان بۆ بکەیت و ئەگە بیکەی بە 10 ساڵ باشترە. ئێستا ئێمە بینڵێ ئای چەند تەماحی زۆر بوو بەڵام قورئان ئایا زەمی ئەمەی کردووە؟ نەخێر، بە هەڵوێستێکی زۆر باش تۆماری کردووە. کەواتە تەدەبور لە قورئانەوەیە لەناو قورئانەوە فێری ژیان دەبی. بەڵام لەوانەیە کەسێک کەوەکو چیرۆک ئەمە بخوێنێتەوە. بەڵام ئەوە تا من و تۆ لەوە فێر بووین ئەگە پیاوێکی زۆر بە تەمەنی شەیخون کەبیر بە ساڵات چوو لەسەر لێواری مەرگ کە گەیشتە سەرباری عەقد و نووسین و مامەڵە و کڕین و فرۆشتن باسی عەقدی 8 ساڵی تر 10 ساڵی تر 20 ساڵی تری کرد لۆمەی ناکرێ و بە عیب لەسەری نانووسرێ و بە گوناه لەسەری نانووسرێ و مافی ڕەوای خۆی دەدرێتێ و دەڵێن مافی ڕەوای خۆتە. با منداڵەکان دەدوای خۆت سودمەند بن ناڵێن دەدوای خۆت خوا کەریمە حەقت چێ بەسەرەوە با مناڵەکان کەیفی خۆیان بێن. نە، ئیسلامی ئێمە لە ڕێی قورئانەوە لە ڕێی تەدەبور لە قورئانەوە فێری وانەکانی ژیانمان دەکات. پاشان ئەلعەمەلمان هەیە بەڕێزان. ئەلعەمەل
واتە کارپێکردن بە قورئان ئەمەیان زۆر مهمە. جاری وایە تۆ هەموو قورئانت حیفظ بێ، هەمووت لەبەر بێ، هەموو بانعەکانیشی بتوانی بە بیکەی بە کوردی، لە هەمووشی تێگەیشتبی، ئەگە پەنا بەخوا کارت پێ نەکرد بێ بەخوا هیچە. بەخوا من زۆر خەڵک دەزانم یعنی لە قورئانی شارەزایە، ختمی قورئانیش دەکات، تەفسیرە کوردیەکەشی خوێندوێتەوە، وەڵی دەچێ بۆ ماڵان ئامادە نییە لە دەرگا بدە، هەر دەکسە خۆ بە دەرگاکەدا دەکات. کەواتە تۆ تا ئێستا ئاەتێکی قورئانت جێبەجێ نەکردووە. قورئانی ئێمە دەفەرمێت لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. دەبات تۆ هەموو قورئانت لەبەر بێ. مانای ئەم ئاەتەش بزانی. ئیستئناس دەزانن یعنی چی؟ یعنی مەچۆ بۆ ماڵێک کە غەیری ماڵی خۆتە. ئەگە ماڵی براکەتە، ئەگە ماڵی خوشکەکەتە، ئەگە ماڵی هاوڕێکەتە، ئەگە ماڵی شەریکەکەتە، ئەگە ماڵی ناسیاوەکەتە، ئەگە ماڵی مامۆستا ئاینەکەیە، ماڵی پزیشکەکەی، ماڵی دادوەرەکەی، ماڵی هەر کەسێکە. غەیری ماڵی خۆت مەچۆ ماڵەکەەوە حتا تەستەئنیسوا، حتا یەقینت نەبێ بە چوونی تۆ بۆ ئەو ماڵە، بۆ ئەو سەردانە، بۆ ئەو میوانداری خۆشحاڵ دەبن. ئیستئناس ئەوە یعنی لە ناخەوە هەست بە مرتاحی دەکەن. تۆ چەندە پێت خۆشە دەچی، خاوەن ماڵیش دڵنیاوی دڵنیا ئەوەندە خۆشحاڵە، ئەمجا بڕۆ لە دەرگا بدە. ئاەتەکە نافەرمی هەرکە لە دەرگاتدا و بەنابەدڵی وەکتی فەرموو یان تەلەفۆن دەکەی وا دیم بۆ ماڵیەوە فەقیر بڵێ بگەڕێنەوە درۆت بۆ بکە. لە تۆنی دەنگێ هەستت کرد مەشغوڵە حەقی خۆیەتی پشووی دەوێ، منداڵی ئیمتیحانی هەیە، سەعی هەیە، ئەتوانێت بڵێ مەیە بزان ئەمایەتت جێبەجێ کردووە؟ وەڵای من زۆر جار ئەوایەتەمان جێبەجێ نەکردووە. کابرا بە زۆر خۆی دەکاتە میوانی ماڵەکەەوە، هەر بە زۆر هەر دەڵێ بەسەر زمان دەڵێ فەرموو، دەڵێ فەرموو، ئەو لە پێش خاوەن ماڵەوە دەڕواتە ژوورەوە. نەخێر، یەک ئاەتی قورئان بزانی جێبەجێکەی باشتر لەوەی جوزئێکی قورئانت لەبەر بێ بەڵام عەمەلی پێ نەکەی. بەڵام بە هەر حاڵ کەسێک وەکو بەڕێزت کە قورئانەکە ئەلحەمدولیلا قۆناغی یەکەمت بڕیوە، بەرەو قۆناغی دووەم و سێم و ئەوانەش دەڕۆی. قۆناغی یەکەم بریتیە لە فێربوونی قورئان و جوان خوێندنەوەی قورئان. نەخێر ئەگە بڵێ هیچ لەمانای قورئان تێناکەم بەس دەی خوێنمەوە، خێر و تەواوی ئەجر و پاداشتەکانت بۆ دەنووسرێت. نەک گونەهبار نابی، بەڵکو تەواوی ئەجر و پاداشتەکانی خۆشت بۆ دەنووسرێت.